سەردەمی بێدەنگی دەبێت کۆتایی بێ دەبێت شکۆ بۆ پەرلەمان بگەڕێتەوە ئەمە ئەم دوو دروشمەیەکەم ڕۆبەشێکی زۆری پەرلەمانتاران لەسەر کۆبوونەوەی پەرلەمان دەیانوتەوە جگە لە فراکسیۆنی پارتی تەواوی فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی هەرێمی کوردستان دەنگی ناڕازاییان لەسەر دواکەوتنی موچە و دۆخی دارایی هەرێمی کوردستان هەڵبڕی و دانیشتنەکەی ئەمڕۆیان پەکخست سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ داوای دەست لە کارکێشانەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکات و دەڵێت پەرلەمانتاران ئەمڕۆ شکۆیان بۆ پەرلەمان گێڕایەوە کە لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە پێشووتر بێشکۆ و ڕۆڵ کرابوو. ئەمڕۆ ئەم سەرۆکایەتیە دەبێت باش بەخۆی دابێتەوە و دەرکەوت بەڕاستی لە پەرلەمان خەڵکی بوێر هەیە خەڵکی ئازا هەیە و فعلا ینی نوێنەر ڕاستەقینەی خەڵک هەیە پێم وایە ئەم سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر خۆی ڕێک نەخاتەوە خۆی ڕێک نەخات لەگەڵ داخوازی و داواکاریەکانی ئەو خەڵکەی ناڕازی کە لە هۆڵی پەرلەمان ئەمڕۆ بینرا بەڕاستی ئەو سەرۆکایەتی پەرلەمانە بە شایستە نازانم سەرکردایەتی و سەرۆکایەتی خەڵکێکی ئاوا بوێر و دلێر و نوێنەی ڕاستەقینەی خەڵک بکە پێویستە بگۆڕێ و سەرۆکایەتی پەرلەمان لە کەوڵی حزبایەتی و حزب ئاراستی بکە و حزب بڕیاری بۆ بێتە دەرێ. فراکسیۆنی ئەگرتوش زەخت لەوە دەکەنەوە کە چی دیکە نابێت پەرلەمان دەستەمەوە بێت و دەبێت نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیان بێت. و هیچ کە ناهێڵین مامۆستایان موچە کۆخۆران پێهێزەکانی پێشمەرگە خانێنشینی مەدەنی گەنجانی ئەم وڵاتە لە ڕاستیە بەزەلیلی یان سەری خۆیان هەڵگرن یان بمرن یان تووشی نەخۆشی بن پەرلەمان لەمە دووە پەرلەمانی گەلە و ئێمە بە ڕۆحمان بە گیانمان بە هەمومان هەڵوێستمانە بێ لە داهاتوە هیچ کە کۆبوونەوەی کاتی و کاتۆنی و کۆبوونەوەی شکڵی ناکەین. فراکسیۆنی نەوەی نوێژ ڕای وایە هیچ شتێک لە دواکەوتنی موچەی فەرمانبەران گرنگتر نییە لەم کاتەدا دەبێت حکوومەت بێتە پەرلەمان بۆ لێپرسینەوە و ڕوونکردنەوە لەسەر داهاتەکانی بدات. ئێستا خەڵک برسیە خەڵک موچەی نییە خەڵک ژیانی نییە معقول نییە پەرلەمان لەسەر کۆمەڵێک شتی لاوەکی دابنیشێ یان دەبێ دانیشتنی پەرلەمان بۆ قوت و ژیانی خەڵک بێ بۆ بژێوی خەڵک بێ بۆ موسەی خەڵک بێ بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خەڵک بێ بۆ ئاشکراکردنی داهات و سەروەت و سامانی ئەم وڵاتە بێ یان نابێ دانیشتن بکرێ. هەروەها عەلی حەمەساڵح ڕایگەیاند لێدان لە مێزوو دەنگبەرزکردنەوەیان بۆ بەیانکردنی و ڕاستیەتاڵەیە کە تاوەکو ئێستاکە کات و وادەی دابەشکردنی موچەی دیاری نەکردووە. لێدان لە مێزمان دەنگبەرزکردنەوەمان بەهۆی ڕاگررتنی دانیشتنی پەرلەمانەوە یەک دنیا ڕاستی تاڵی لە پشتە. تاوەکو ئەم ساتەی کە قسە بۆ ئێوە یەکەم هیچ کات و بڕیارێک دیار نییە کە موچەی خەڵک چۆن وش بە چۆن بدرێەوە دوو مانگە دوو هۆکاری نەدانی موچەی خەڵک بەشێکی ڕێکەوتنە لەگەڵ عێراقا بەشێکی ئەو قاچاخیە مونەظەمەیە کە ئیتیفاقی لەسەر کراوە موسساتی دەوڵەتی لە پشتە کە حەجمی ماگانەی 170 ملیارە. ئەندامێکی فراکسیۆنی یەکەتیش بەرەی 37 پەرلەمانتارەکە بە بەرەی گەل ناو دەبات کە بازنەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی تێپەڕاندووە و خەمی خەڵک کۆی کردوونەتەوە. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 بۆ یەکەمین جار پەرلەمانێکی حەیوی و زیندوو بوو توانیمان بەرەیەکی گەل دروستکەین لەو پەرلەمانی کوردستان تا بە جۆرێک بین خواستەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدی بێنین. ئەم بەرێ بە هیچ پەیوەست نیە بە معارەزەوە پەیوەست نیە بە دەسەڵاتەوە بەڵکو پەیوەستەوە بەرەیەکە لە بەرەی خەڵکە و مافەکانی خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەست بێنین. ئێمە لە کاتێکدا کە پێمان وایە پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە هەموو شتێک گرنگترە و پێویستە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کە خۆی بەرپرسی یەکەمی ئەم حکومەتەیە بێتە بەردەم پەرلەمانی کوردستان و مافی یەکجاری چارەنووسی موچەخۆرانی هەرێمی کوردستان کلاب بکاتەوە. ئێستا پەرلەمان بەسەر دوو بەرەدا دابەش بووە کە بەرەی خەڵک و مافەکانیەتی لەگەڵ بەرەی دەسەڵات و چاوەڕێژ دەکرێت ململانەیەم دوو بەرەیە تونتر و گەرمتر ببێت. دوای 2 ساڵ لە کۆبوونەوەی خولوی پێنجەمی پەرلەمانی کوردستان بۆ یەکەمین جار ئەمڕۆ کۆبوونەوەیەکی جیاواز بەڕێوە چوو و پەرلەمانتاران بەڵێنیەوە دەدەن 2 ساڵی ئایندەی تەمەنیان پەرلەمانە ببێ بە سەکۆی هاوڵاتیان و فەرمانبەران و ئیتر قسە و باسی خەڵک و هاوڵاتیان لە نێو پەرلەمان و تەلاری پەرلەمان بکرێ نەوەک فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.